محەممەد دڵشاد بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری هوەری تورکمان ئێستا لە ستۆدیۆ میوانە لامان بەخێر بکات باش گەلێک بخێر هاتی حەزەکەم لەوە دەست پێ بکەی باسێکی کورتی پێگاتی تورکمانم بۆ بکەی لە هەرێمی کوردستانە. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ کوردستان 24 بۆ پێشوازی کردن ئێمە لەو بەرنمەیە پێکهاتەی تورکمان پێکهاتەی ڕەسەنەی کوردستانەوە شاری هەولێر بە تایبەتی لە مرکزی شاری هەولێر دەژیتن وا لە قەڵای دێرینی هەولێر وەکو پێکهاتەی تورکمان بە خۆشحاڵیەوە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی کوردستانی ساڵی 1991 بەشێکی زۆر لە مافی نەتەوەکەی خۆمان بەدەستهیناوە یەکێک لەوان لە ساڵی 1993 دامەزراندنی قوتابخانە تورکمانیەکانە کە سوپاسەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا 11 قوتابخانەی تورکمانی هەیە یەکەمین قوتابخانەی تورکمانی کە قوتابخانەی دۆغش بوو لە ساڵی 1993 دامەزرا و پاشان بە سوپاسەوە دووبارە کە بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری تورکمان دامەزراوە هەروەها بەڕێوبەرایەتی پەروەردەی خوێندنی تورکمانی دامەزرا کە ئێستا بەڕێز مامۆستا سەباح بەنا بەڕێوبەری گشتی پەروەردەی تورکمانیە و بەندەش بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری تورکمانیە. ئێمە توانیمانە لە ڕێگای ئەو دوو بەڕێوبەرایەتیە خزمەت بە پێکهاتە و نەتەوەی خۆمان بکەین لە ڕووی زمانەوە و لە ڕووی ڕۆشنبیری و هونەریەوە. ئێمە وەکو بەڕێوبەرایەتی گشتی ڕۆشنبیری تورکمانی بەڕێوبەرایەتی ماڵی تورکمانمان هەیە و بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری هەولێرمان هەیە. باشە بەڕێز محەممەد ڕۆژ و زمان و پێکاتێن تورکمان ئەفرۆژە لە چه هاتیە و چاوە دروست بووە؟ بەڵێ کەی هاتیە دیاریکردن بەدرستی مێژواوی بۆ کەنگی تێتە بەگەڕاندن؟ بەڵێ بە سوپاسەوە لە پەرلەمانی کوردستان لە 13/11/2020 ڕەشنووسی دانانی ڕۆژی زمان و کەلتور دانرا بە سوپاسەوە کە هەر 5 ئەندامی پەرلەمانی کوردستان کە ئەو کاتی کوردستان 5 کۆتای هەبوو لە پەرلەمانی کوردستان بەداخەوە ئێستا یەک کورسی کۆتا هەیە لە ڕێگای ئەو 5 فراکسیۆنە بڕیاردرا بە دانانی 11 بکرێتە ڕۆژی زمان و ڕۆشنبیری تورکمانی هەر لەو ساتەوە لە ساڵی 2020ەوە ئێمە ساڵانە ئەو یادە دەکەین و چالاکی خۆمان تێدا ئەنجام دەدەین وەکو ڕێزگرتنە و ڕێزلێنانە لە مامۆستایانی پێشووی قوتابخانە تورکمانیەکان هەروەها ڕێزگرتنە لە شاعیر و ئەدیب و نووسەرانی تورکمان. باشە کاک محەممەد حەزەکەمەها تۆزە گفتوگۆکەمان کراوەتر بکەین با بڵین تورکمانەکان لە هەولێرە یاخود با بڵین لە کوردستانە بەتایبەت لە هەولێر زیاتر خەریکی بزنسن جا ماشەڵاش زۆربەی زۆری هەمووی پارەدارە کەمتر یعنی کەمتر خەریکی بابەتی سیاسین یعنی ئێوە مەجای سیاستان بۆ سیاسیەکان لێگەڕا و ئەتانوێ بۆ نمونە بەس خەریکی بزنس و ژیانێکی ئارامی خۆتان بن ئەو شتە چۆنە لە ناو ئێوەیە؟ نەتەوەی تورکمان نەتەوەکی تۆزێک کراوەیە وەکو بڵێ بە حکمی وەی خاوەن ئیمکانیەتەوە خاوەن قابلیەتێکی باشە هەروەها تێکڵاوێکی کۆمەڵایەتی زۆری هەیە وەکو سیاستمەدار بڵێ سیاستمەداری زۆر باشی هەیە و کەسانی سیاسی زۆر بەتوانا و بە قابلیەتی هەیە بەڵام کەسانی بازرگان و بە حکومەی بازاڕی قەیسەری کە زۆرینەی لە نەتەوەی تورکمانە هەر لە سەرەتاوە خەڵکەکی زۆر هەر لەوێندەر خەریکی کار و کەسابەتی بووە بەوە بە هەبوونی بازاڕی قەیسەری و بە هەبوونی ئەو بازرگانانە زۆربەی تورکمانەکان خەریکی کار و کەسابەتن بەڵام کەسانی سیاستمەداری زۆر بەتوانە و بە قابلیەتیشانەیە و دەورەی باشیان هەبووە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان و ئێستاش بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە دەستخۆشیەوە بە سوپاسەوە دەڵێن دامی پێکهاتەکان دەکا و لە سەرۆکاتی هەرێم ڕاوێژکارمان هەیە هەروەها لە سەرۆکاتی پەرلەمان ڕاوێژکارمان هەیە و دوو بەڕێوبەرایەتی گشتیشمان هەیە. بەڕێز محەممەد ئەم بەحسی ئەڤڕۆ بکەین کار و چاڵاکێت ئەڤڕۆ تایبەت ئەڤڕۆدا دێت چ بن بژلک و مەسەلەن هەن ڕێزلێنانێ دەدانە مامۆستایە هەنگۆ چ ئاهەنگن تایبەت هەنە ئەڤڕۆ؟ بەڵێ بێگومان هەیە ئەمە ساڵانە کە یاد ئەو یادە مەزنە دەکەینەوە یادی ڕۆژنامەگەری تورکمانیش هەیە لە مانجی دووە ئێمە ئەو کاتە کۆمەڵێک مامۆستای دێرینی و مامۆستای خاوەن ئەزمون و کە خزمەتی زمان و کەلتوری تورکمانیان کردیا ڕێزلێنانیان لێ دەکەین و هەروەها لە کۆمەڵێک شاعیر و نووسەری دێرینی تورکمان ئێمە ڕێزلێنانیان دەدەین. کاک محەممەد هەموو ناوچەیەک بە خواردنێکی خۆش بەناوبانگە ئێوەی تورکمان
خواردن ئەو خواردنانی کە زۆر لاتان پەسەندە و دەستێکی باڵاتان هەیە لە دروستکردنیا و بەلەزەتە بەلاتانەوە یان خواردنێکی تایبەتی خۆتان هەیە؟ بەڵێ بێگومان پێکهاتەی تورکمان لە مەسلەی خواردن زۆر بەناوبانگەوە ناوەچی گەورەی بەڵێ بۆ نمونە خواردنی دۆڵمەیە و هەندێک خواردنی کفتێ ئەوانەی خواردنی کەلتوری تورکمانینە و ئینشاءڵڵا ئەمە لە بەرنامەماندا کە ڕۆژێک فیستیڤالێکی خواردنە کەلتوریەکانی تورکمانی ئەنجام دەدەین ئەو کاتیش کوردستان 24 هەمیشە میێوانی ئێمە لە بەرنامە و کار و ساڵاتچیەکانی ئێمە وڵا بەتاکید ئێمە من و دێرین لەوانەیە یەکەم کەس بین کە لە فیستیڤاڵەکەی ئامادەبین. بەڕێز محەممەد پێکاتن کووردا زاراوێن جوداین هەیە و هەنگۆوەکو تورکمات نافخۆدا زمانێکی سابت هەیە یان زاراوەکی جوابت هەیە یان جودا جودانە یان هەر ناوچەکی و هەندێک ئەوی جیهانە؟ بەڵێ بێگومان زمانی تورکمانی ئەو زمانە دێرینە و کۆنەیە کە لە هەولێر و لە کەرکووک و لە کفری و تلعفەر پێڕەو دەکرێت نێزیکە لە زمانی ئەزەربێجانی یعنی زمان و نووسینی تورکمانی دوو جۆرە نووسین هەیە نووسینی تورکمانی ڕەسەن کە ئەو نووسینە وەکوبرێ ئەلفوبێی سەردەمی عوسمانیە بەڵام پێش سەردەمی عوسمانیش هەبووە لە دوای گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاریەکانی منتیقەی عێراق و ئەوانە نووسینەکان گۆڕراوە بۆ نووسینی لاتینی ئەلفوبێی لاتینی ئێستا لە قوتابخانەکانی تورکمانی ئەلفوبێی لاتینی بەکاردێتن لە کاتی نووسین یعنی لەهجە جیاواز هەیە؟ بەڵێ لەهجەی جیاواز هەیە جیاوازی هەیە لە نێوان تورکمانی هەولێر و تورکمانی کەرکووک و تورکمانی کفری تۆزێک هەندێک وشە هەیە لە هەولێر بڵێ لە هەولێرێ بۆ نمونە لە هەولێر ئەگە بەیەکەچی بڵێ باشی دەڵێ ئیسان نەجەسەن ئیسان بەڵام ئەگەر بە کفری و تلعفەر و ئانە دەرێ یاخچەسان ئەو کەلیمە یاخچە تۆزێک لە زمانی ئەزەربێجانی نێزیکە بە حکمی منتیقەکانە زاراوەکان دەگۆڕێت. باشە کاک محەممەد ئێستا لای زۆربەی خەڵک وا ئەزانن یان وا هەستەکەن پێگاتی تورکمان کە لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە کەرکووک لەو جێگانە نیشتەجێن ئەوان وا فکرەکەنەوە کە هەمان دانیشتووی تورکیا بن ئەتوانی ڕوونکردنەوەیەکمان باسێکی بچووکمان لەسەرەوە بکە بۆیە ئەو بەرچاوڕوونیە لە لای خەڵک بێ. بابەتی تورکیا و عێراق تۆزێک جیاوازە ئێمە تورکمانی هەرێمی کوردستانی عێراقین ئێمە کوردستانین وەکو نەتەوەی عەرب لە سعودیا هەیە و لە مصریش هەیە و لە عێراقیش هەیە بەڵام ئێمە تورکمانی کوردستانی عێراقین ئێمە کوردستانین بەنسبەت ئەمە وڵاتی تورکیا وڵاتەکی دراوسەیە ئەمە ڕێز و سڵامان هەیە لە بۆی لەوانەیە لە ناحیەی نەتەوەیی ئێمە پەیوەندیەکمان هەبێ بەڵام ینی هاوسۆزیتانەیە پێم هاوسۆزی ئەمە سەرەتا هاوسۆزی مال و نیشتیمانەکەی خۆمان هەیە کە ئەویش کوردستانە اینجا وەکو تورکیا وڵاتەکی دراوسەیە بەنسبەتی ئێمە ڕێز و سڵامان هەیە لە بۆی بەڵام ئێمە لە سەرەتاوە وەکوپێ لە کۆتاییدا ئێمە کوردستانی. بەڕێز محەممەد لە کابینانۆدا زۆر گرنگی بە خۆشحاڵیە بە تورکمانە هاتەدان هەنچە چاوەڕوانیە لە کابینا دەدیکەن بەڵێ بە حقیقەت حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە گرنگی بە پێکهاتەکانی تورکمانیدا و لە هەموو کابینەکان دەورەی باشی هەبووە و لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە دەکەمەوە بە سوپاسەوە گۆڕانکاری لە بەڕێوەبەرایەتیەکانی تورکمانی کرا و هەروەها ڕاوێژکاردانرا و هەروەها پاڵپشتێکی تەواوی پێکهاتەی تورکماندان کرا. ئێستاش بەڵێ ئێمە چاوەڕوانین لە کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە پێکهاتەی تورکمان و بە گەنجان و لاوانی تورکمان بدرێت لە ڕێگای وەزارەتەکان و ڕێگای بەڕێوەبەرایەتە گشتیەکان و ئینشاءالله حکوومەتی هەرێمی کوردستان درێغی ناکات لە بابەت. کاک محەممەد ئەو ئارامیەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێوە بۆ خۆتان وەکو پێگاتی تورکمان تا چەندێک ینی لێ ڕازی؟ بڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی لە بابەتی ئارامی و لە بابەتی پێکەوە ژیان شارێکی نمونەیە و شوێنێکی نمونەیە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر سەیر بکەی وەکو هەرێمی کوردستان بەگشتی و هەولێر بە تایبەتی شوێنی ئەوها ئارام و نمونەی پێکەوە ژیانبی نییە هەولێر نمونەیە و کوردستانیش نمونەیە ئێمە وەکو پێکهاتەی تورکمان
بڵێ زۆر خۆشحاڵین و زۆر سەرفرازین بەوەی کە لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر ئەو ئەمن و ئارامیە هەیە کە ئێمە بخۆمان وەکوونەتەوەی تورکمان ملەتەکی مەدەنینە زیاتر حەزمان لە ئارامی و حەزمان لە پێکەوە ژیان و تێکەڵاوی کۆمەڵایەتیە بۆ نمونە تێکەڵاوێکی کۆمەڵاتی زۆر بەهێز هەیە لە نێوان نەتەوەی تورکمان و وەبرایانی کورد پەیوەندیەکی دۆستایەتی زۆر بەهێز هەیە لەگەڵ برایانی مەسیحی بەڵام تێکەڵاویەکی خێزانی و کۆمەڵایەتی هەیە لەگەڵ نەتەوەی کورد بۆیە ئێمە وەکو پێکهاتە شانازی بە پێکهاتە و نەتەوەی خۆمان دەکەین بەڵام هەمیشە خۆمان بە دۆست و برای نەتەوە و پێکهاتەکانی تردادنێنەوە بە تایبەتی نەتەوەی کوردی کە ئێمە تێکەڵاوێکی کۆمەڵایەتیمان لەگەڵیان هەیە و هەولێر نمونەی پێکەوە ژیانە کە لە شاری هەولێر برایانی مەسیحی و نەتەوەی تورکمان و برایانی کورد بەیەکەوە پەیوەندێکی زۆر بەهێزیان هەیە و ئەمن و ئارامیەک و تەبایەکی زۆر کاک محەممەد ئێوە زیاتر با بڵین لە بەتایبەت لە هەولێرە پێم وابێ لە چەند گەڕەکێکی دیاریکراوە نیشتاجێن سەرەتا وابوو کە زۆربەی تورکمان لە منطقەی لە ناو قەڵای هەولێر بوو و دەوروبەری و منطقەی وەکو بڵێ ناو قەسران و منطقەی تەیراوانە بەڵام ئێستا لە دوای گۆڕانکاریە گەورەکەی هەولێر بە تایبەتی و ئێستا ئەو گۆڕانکاریە بووە کە لە هەولێر چەندین شوێنی بازرگانی و چەندین شاری مۆدرێن دروستکراوە خەڵکی تورکمان بە حکمەوەی زۆربەی متەمەکنە حەزی لە وەکوبرێ لە شوێنی باش و لە شوێنی ئارام و ئەوە کە زۆربەی خەڵکی تورکمان ئێستا لە شارە مۆدرێنەکان دەژن ئەو شارانەی لە هەولێرە دروستکرایە ئێستا شوێنێکی ئەوهانەما کە زۆربەی دانیشتوی تورکمان بی بەڵام لە دێرینەوە وەکو قەڵای هەولێر و دەوروبەری هەولێر دەوروبەری قەڵای هەولێر زۆربەی ئەو منتیقانە دانیشتوی تورکمان بوو بەڕێز محەممەد ڕاستت بێن ئافرەت و زەڵامن هەنگۆ دەنگاوانە خۆشە بەنسبەت دەنگ ناوەڵا خاوەن هونەرمەندێکی زۆرین لە نەتەوەی تورکمان و هەمیشە هونەر و گۆرانی و قۆریاتی تورکمانی بوویتە ڕێگایەک لە بۆ ناساندنی نەتەوەی تورکمان بەسەراحەت هەر لە دێرینەوە هەر لە سەردەمی مشکۆ و یەشار و چەندین هونەرمەندی دیکە خوا لێ خۆش بوو مشکۆ ئێستا زۆربەی گۆرانیەکانی ئێستا لە خەڵکەکی زۆر کە گۆرانیەکانی دەڵێتن و هەست و سۆزەکی هەیە بەرامبەر نەتەوەی تورکمان بە حکمی گۆرانیەکانی مشکۆ و چەندین هونەرمەندی دیکە کە ئێستا لە ژیان ماون وەکو سالم فەتاحە وەکو سەدرەدین کوورەچیە وەکو یونس توتونچیە کە ئێستا هونەرمەندەکی لاوە زۆر لە ساحەی هونەری کوردستانەوە دیارە ڕێگایەک بۆ لە بۆ ناساندنی نەتەوە و زمانی تورکمانی بەڵام وەکو هونەرمەندی ئافرەت ئێمە لە سەرتاوە لەو بابەتەی تۆزێک ینی ئەوە بووینە زعیف بووینە کە هونەرمەندی ئافرەتمان زۆر کەم بوو نوکەدا گەنجن هەنگۆ بەڵێ ئێستا خاوەن چەندین گەنجی بەتوانانە لە بواری هونەری وەکو محەممەد نەجارە هاوار بازرگانە هەیات کوورەچیە کۆمەڵێک هونەرمەندی لاومان هەیە ئێستادا لە لایڤ میوزیکەکان ئەگەر سیر بکەی لە شاری هەولێر چەندین هونەرمەندی تورکمان هەیە هونەرمەندێکیانەیە هەر مایکوشت لا باکە گۆرانیە بەڵێ محەممەد نەجارە ماشەڵا ئەوەنە بەڵێ هونەرمەندێکی زۆر بەتوانە کە ئێستا لە زۆربەی لایڤەکانی شاری هەولێر دەبینی هونەرمەندی تورکمانی تێدا بە خۆشحاڵیەوە ئەوەش بوویتە ڕێگایەک لە بۆ ناساندنی زمانی تورکمانی لە شارەکانی کوردستان باشە کاک محەممەد هیچ هینێکت هەیە هیچ بینت هەیە لەگەڵ قۆریاتە خۆت بەڵێ ئای بوو خودیشێکی لەوانی بە کورتی و بە پوختی دەنگی خۆشە تۆ کاک ناوەڵا خەم منە بێ بەیانیست بۆ گۆرانیشتە بێ ناڵێ بەسار حەزم کرا بزانم ناوەڵا بەنسبەت گۆرانی بەهرەکە کە خوای گەورە بە کەسان دەدا ئێمە وەکو گۆرانی بڵێ بەڵام مۆزوعی قۆریاتی تورکمانی تام و چێشەکی تایبەتی هەیە ینی دەبینی خەڵکێک هەیە لە زمانەکەش تێناگا بەڵام حەز بە قۆریاتی تورکمانی زۆر جار دەبینی لە لایڤەکان یونس توتنسی قۆریاتی دەرێ خەڵکەکی زۆر سۆز و عاتیفەی لە بۆ ئەو قۆریاتە یونسی دەچی کە زۆر بەشی تێناگە بەڵام حەزی بە ئاوازەکە و کەلیماتەکەیە ئەمەش ناڵێم ئەوەش یەکەکە لە کەلتورە بەهێزەکانی تورکمانی ینی قۆریات شتێکی سەرەکیە کە لە کەلتوری تورکمانی بەڕێز محەممەد زۆر سپاس کە ئەڤڕۆس پێدێت گەلمەدا بووی گفتوگۆماتە دەوڵەمەندتر کرد دووبارە بەخێر زۆر سپاس بۆ